خۆشەویستانی کورسادیون سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەمە ئەم شەو گفتوگویەکی جیاواز لەسەر پرسە جیاجیاکان بکەین، بە تایبەتی دۆخی چەقبەستووی هەرێمی کوردستان و دۆخی چەقبەستووی عێراق. ئەم هەفتەیە کۆمەڵێک کۆبوونەوەی نهێنی ئەنجام درراوە بۆ ئەوەی دەرچەیەک بدۆزرێتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان. دۆخی هەرێمی کوردستان ئەبێ بەرەو چ ئاقارێک بڕوە، هەر بگەڕێتەوە دۆخەکەی پێشوو با کۆی کەم و کوڕیەکانیەوە و لەوێ چارەسەرێکی کاتی بدۆزرێتەوە، یان هەرێم گەیشتۆتە دووڕیانێک کە بێ بڕیاری یەکلاکەرەوەی تێدا بدرێت. کورد بۆ ئایندەی عێراق لە کاتێکدا کە عێراق ڕۆژ بە ڕۆژ باری ئابووری و دارایی بەرەو باشی دەچێت، لە هەرێمی کوردستانیش قەیرانەکان قوڵتر دەبنەوە. کورد چۆن بتوانێت سوود لەو دەرفەتانەی عێراق وەربگرێت و لە ناو دۆخی چەقبەستووی چەند مانجی ڕابردووی عێراقدا کورد بێتە دەرەوە. هەموو ئانام شەو لە پانۆڕامادا گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز عەدنا عوسمان، نووسەر و چاودێری سیاسی. کاک عوسمان بەخێر بێت. سوپاس، خۆشحاڵم جارێکی تر لە پانۆڕامایت لە دۆخی چەقبەستووی هەرێمەوە دەست پێ بکەین. ئەمە نەتیجەی تەراکوماتی ڕابردووە یان دۆخێکە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری و لە ڕووی تەنانەت کۆمەڵایەتیشەوە گەیشتۆتە شوێنێک کە بێ بڕیاری یەکلاکەرەوە بدرێت. کامیان؟ سپاس کاک زانا. وڵا خۆ طبعا تراکوماتی ئەوە هیچ، ینی چونکە حکوومەتەکە نەگۆڕاوە، ینی با بڵێن ئەو سیستەمەی حکومڕانی کە لە کوردستاندا هەیە کە ناوراوە سیستەمی حزبی دەوڵەتی نەک دەوڵەتی حزبی، ساڵانێکی دوور و درێژە هەیە. هەر ئەو کارکتەرانە کارکتەر ئەسلەکانی حکومڕانی ساڵانی دوور و درێژی کوردستان هەر ئەوانن ئێستاش حاکمن. بۆیە ئەو ئەزمانەی و قەیرانەی کە ئێستاە حتمما درێژکراوەی شێوازی حکومڕانی ڕابردووە، بەڵام حتمما قەیرانی تازە هاتووە پێشەوە و کێشەی گەورەتریش هاتووە پێشەوە کە تقریبان منتوانم بڵێم کێشەی بنیێوی ئێستاکە، چێ بۆ هەرێمی کوردستان چ بۆ عێراق، ینی کێشەیەکی گەورەی سەختە. و پێشم وایە ئەو کێشانە ئیتر لەوانەیە لەوە دەرچوو بێت بە گفتوگۆ و مفاوەزات و ناردنی وەفد و ناردنی کاک پڵان و کاک پیسان و ئەوانە و مانەوەیان چەند ماوەیە لە بەغداوانە چارەسەر بکرێت. پێم وابێ کێشەکان و ینی با بڵێن ئاڵۆزیەکان لە بینی هەرێم و عێراقدا ڕاتە قۆناغێکی ترەوە، بەڵام لە ناو هەرێمیشدا پێچی بە ئاراسەیەکە بڕۆت، بە ئاراسێکی زۆر ڕوون و وازح بڕات کە تا دێت بێدەربەستی و بێخەمیە بەرامبەر بە داخوازیەکانی خەڵک و ناڕزایەتی خەڵک، جۆرێک لە مەناعە وەرگیراوە بەرامبەر بە ناڕزایەتەکان و تێگەیشتنێکیش لە نێو ناوەندی دەسڵات لە کوردستانە بە دەستگاکانیەوە طبعا ناوەندی دەسڵات بە مؤسساتەکانی کە لە دەورێتی چێ ئەلامی چێ مەدەنی چێ نازەم چی، پێیان وایە ئەو ناڕزایەتی یەک لە دوایەکانی کە هەبووە ساڵانیەک جاری یەکەم شۆڕ نەبووتە بۆ هەموو کوردستان، ینی سلێمانیە شۆڕ نەبووتە بۆ شوێنەکانی تر ئەوانە یان خەتیسماوە لە منتیقەی سلێمانیە. لە منتیقەی سلێمانیشە بڕێک ناڕزاییە بۆڵە بینگە چییە ئەوانەیە بەداخەوە هەندێک جاریش چەند کوڕێکی نازانێن وڵاتە تایە چێت و خوێنە ڕژێتەوەوانە، بەڵام دواتر جارێکی تر کپوو هێمنە بێتەوە، واتە دەسڵاتیش لە منتیقەیە دەستپەنجەی بە قەولی نەرم کردووە لەگەڵ ناڕزایەتەکانە. بۆیە لە دیوی حکوومەتەوە هیچ کاردانەوەیەکی فعلی بۆ چارەسەرکردن هیچ لە کێشەکان نییە. خەمساردیەکی خوێن ساردیەکی زۆر وازە لایەن لە دیوی خەڵکیشەوە ئەوە ئەبینین خەڵکەکە ئەکوڵێ. باشە حکوومەت دەرەقەت نایان خۆی بەسەن هەردوو حەزب یانەوێت بەرەو ئاقارێک بڕۆکە یەکلا بێتەوە. حکومت ئەکید دەرەقەتی دێت و ئەشتوانێت ئەگەر بێت چه حزب و چه حکومت ئەگەر نیەتێکی ئیجابی هەبێت و ڕاستەقینە هەبێت حتمما نەتوانێت لە دو لەحزەی شەوێت کۆمەڵی هەنگاوی زۆر باش بنن، بەڵام هەندێک جار غرور، هەندێک جار عنجهێت، هەندێک جار لوتبەرچی، هەندێک جار بوونی بەرژەوەندی زۆر قەبە و گەورە و ئەمانە واکات کە ئەو کەسانە یان گوێ خۆیان ئەخەوێنن یا ئەو مەجموعەی کە لە دەوریانە وێنەیەکی تریان پێدەن. ینی ئێستا بۆ نمونە لەوانەیە لە 100 کادری حزبی یەکێتی و پارتی لە مەجالیسە تایبەتەکانی خۆیانە 90یان بڵێ وەزعی پارتیمان زۆر خراپە، یا وەزعی یەکێتیمان زۆر خراپە، یا وەزعی گۆڕانمان زۆر خراپە. ئەم سێ لایەنەی کە لە دەسڵاتە، بەڵام ئەوانەی کە لای سەرکردەکانن ئەچنە لای سەرکردەکانوانە لەوانەیە لەو 90 بڵێن بەڕاستی بێکێشەی ئێستا وەزعی حزبمان لە هیچ کاتێ بەقەتی ئێستا باش نەبوو ئەمانە. ینی ئەم ئیشکالێتە گەورەی ئەم تەناقوزە گەورەیە کە لە بینی
قسەی جەماوەر یا کادرێک لای جەماوەر بیکات یا کادرێک لای سەرۆکی حزب و سەرکردەی حزب بکە ئەمە لەوانەیە وێنەیەکین بکات و بەداخەوەیش من ناڵێم زۆربەی سەرکردەکانی ئەمە نەخوێندەوارن بەڵام خوێندەوارن طبعاً بە دڵنیاییەوە بەڵام بڵێ بەڵام وەکو ئەوەی کە ئاگاداری نەبزی شەقام و کۆمەلگا و ئەوانە بن یعنی ئاگاداری وردەکاریەکانی ناو سوسیال میدیا بن بۆ نمونەکە ئێستا فەزای گشتی یعنی کۆمەلگای هەر کاڵەسێ قسەی خۆی کاتێدا کەمتر ئاگاداری ئەوانن لەوانەیە لە ڕێگای راپۆرتوانەوە تا حدێک یا لە ڕێگای نخبەیەکی دیاری کراوە ئەو نخبەیە ئێستا دەستەمۆیە ئەوەی لە دەوری سەرکردەکانە دەستەمۆیە بەرژەوەندی خوازە و لە هەرێمی کوردستانە ساڵانێکی درودرێژە حکوومەتێکی قوڵ هەیە یا حکوومەتێکی موازی ئەوەی پێوترێت یا گروپی بەرژەوەندیەکان ئەمانە هەمووی ناو ناتوانن بۆ ئەوەی کە گروپێک دروست بووە کە بەرژەوەندەکانی ئێستا هاڕاتوە بێمنەتە ئەویش بەڕاستی بێمنەتە ئەوەی کە دوجار زەرەکە دیارە معلومە کێ زەرەکە لە کۆمەلگا بەڵام دوجاریش لە تێکچوونی هەر وەزعەکە ئەو مەسەلەن بەراوردێک بکەین لە کۆی قەیرانەکان کۆی بێک داچوونەکان لە دوای قۆناغی شەڕی ناوخۆ ئەم قۆناغە بەراورد دەکرێت بە قۆناغەکانی تریان بە تەبیعی وەرەگیریان قۆناغێکی نائاساییە وڵی من ناتوانم بڵێم قۆناغێکی نائاساییە ئێمە شەڕی ناوخۆمان بینی لە شەڕی ناوخۆ ناخۆشتر و سەختتر و خراپتر نییە و ئەم دوو حزبە لە دەورانێکە کە دەورانی سەرهەڵدانی بزوتنەوەی گۆڕان بوو لە سەردەمی کاک نۆشیروانە دیار بوو هێزێکی تر دروست بوو کە فشاری لەسەر پارتی و لەسەر یەکێتیشە بوو و وەزعێکی خراپی بۆ یەکێتی پارتیشی دروست کردووە بوو بە هێزێکی گرنگ و کاریگەر لە پەرلەمانی کوردستاندا ئەم دوو حزبە زۆر نزیک بوونەوە لە یەک زۆر نزیک بوونەوە لە یەک و بۆ یەکتریان ئەسەندەوە وەکو برایانی زیزیان لات بوو بەڵام لە پێش ئەو لە دوای ئەوەش لە پێش ئەوە لە شەڕی ناوخۆ بیگرێت لەوە دووە بیگرێت تا ئێستاکە ئەگەر دوورتریش بڕۆن ئەوە هەر زیاتر و تا ئێستاکەیش یعنی بە تایبەتش لە دوای لاوازبوونی بزوتنەوەی گۆڕان و نەمانی ئۆپۆزیسیۆن لە شەقامی کوردی و ناو فەزای سیاسی کوردیە ئەم دوو حزبە بەردەوام ناکۆکن بەردەوام کێشیان هەیە بەردەوام دیدگای جیاوازیان هەیە بەردەوام بەرژەوەندی جیاوازیان هەیە بەردەوامیش ئامادەنین مل بۆ لایەنەکەی تر بدەن بەردەوامیش هەریەکەیان منتیقە و ئیقتاعیەکی تایبەتی خۆش هەیە بەردەوامیش هەر لە هەردوو منتیقەکە نفوذ و دەسەڵاتی عایلە تا هاتۆ بەهێزتر و بەقوتر و ئەوانە بووە و مەجال بۆ ئازادیەکان و بۆ کۆمەلگای مەدەنی بۆ ئەوانە کەمتر و لاوازتر بۆتەوە یعنی ئەمە امتدادی هەموو ساڵانەیە بەردەوامیش و بۆشیان چۆتە سەر یعنی چکێش من پێمانی هیچ کێشەیەکی بنیوی گەورە لە یعنی دیدگایەکی فکری استراتیژی سیاسی جیاواز لە بین یەکێتی و پارتیا هەبێت ینی بۆ نمونە پارتی سەر بە یەمین بێت یەکێتی سەر بە یەسار بێت یا پارتی سەر بە چەپ بێت یەکێتی سەر بەوە بێ ئەو محافظکار بێ ئەم پێشکەوت و خوارد بێ وڵی من هیچی نابێنم پێم وایە دوو حزبن تقریبا کۆپیە کراون بەڵام هەریەکەیان بەرژەوەندی جیاوازیانە ئێوەرێکیشان لە منتیقی خۆیشن خۆشیانن وە هەردیەکەشیان لە بەرەوەی عایلەت حاکمە زۆر قرس و زەحمەتە نزیک بوونەوەیان تا ئاسێکە چاوەڕوانکرای زەحمەتە مەسلەی ئەو باست کرد کارێکە و لە شوێنێکی خۆی لە جێ نفوزی خۆی ئێستا دوو ئیدارەی مەسەلەن دامی سەرکردایەتی پارتی باشکراڵێ باشتر بیتە دوو ئیدارەی مەسەلەن ڕەنگە یەکێک بێ لە بژاردە باشەکان یعنی گەیشتۆتە ئەو دۆخە بۆ چوونی کە عادنان مەسەلەن بۆی دۆخێرەمی کوردستان بگاتە دۆخێک کە هاوڵاتی تێدا ئستقرارەت وەربیان هەرێم استقرارەت تێک وەربگرێ کام بژاردە دروستە خۆی لەوانەیە بۆ ماوەیەکی کاتی ئەگەر کێشەکانی بەغدا و سەر و کۆمار وانە چارەسەر بێت بەشێک لە کێشەکانی کوردستانیش ئەگەر چارەسەریش نەکرێن سەرقاپ بندێت بۆ خولێکی تر بۆ خولێکی تر ئەوانە و جۆرێک لە کۆبوونەوە و دەستخستن ناو دەستیەک و پێکەنین لە بەردەم کامیرەکان ئەوانە دەست پێ بکات ئەمە دیوێکیتی بەڵام مەوزوعی دوو ئیدارەیەکەی ینی زۆر وازحە ینی شتێک نییە کە کوردستان هەنگاو بنێ بەرەو دوو ئیدارەی وازحەکە دوو ئیدارە هەیە وازحەکە هەموو ئەو کاتانەی کە سەرۆکی پەرلەمان جێگریکی بۆ دایاندێت سەرۆکی حکوومەت جێگریکی بۆ دایاندێت جێگری سەرۆکی حکوومەت سەرۆک وەزیرانە لەم منتیقەی خۆی ئەومانەوە نەشتوانراوە دەسڵاتەکانی هیچ وەزیرێکی یەکێتی بۆ ئەو منتیقەی تر هیچ وەزیرێکی پارتی بۆ ئەم منتیقەی لای خۆمان شۆڕ نەبووتەوە بەو مانایەکە ئەمە هەریەکەیان ئەوەتەوە لێرە سەرۆکی حزب بە ئارەزوی خۆی مدیر عام و بەرپرس و ئەوانە ئەگۆڕێ ئەشتوانن بە هەر کاتێ بیانەوە محافظ بگۆڕن لە دیوی ئەو لایش بە هەمان شێوە سەرۆکی حزب پۆستە گرنگەکان پۆستە عسکەریەکان پۆستە ئەمنیەکان بۆ نمونە حتا پۆستی پارێزگار و ئەمانەیەک لا ئەکاتەوە نەقشێک بۆ موسسات نەماوە بۆ نمونە گەر بڵێ ئەنجومەنی پارێزگای یا پەرلەمانی کوردستان وانە بە دیوێکە کاکزانە لەوانەیە هەرێم
بە ئاراسەیەکە هەنگاو بنیە من نازانم ماوەیەکە بۆنی ئەوەی لەکەم کە ئەوەی کە ئەوترێ قوڵکردنەوەی قەیرانەکان ینی پارتی هەستەکەم بە ئاراسی ئەوە ڕاک کە قەیرانەکان بە تەواتی قوڵ بکاتەوە و ئەوەی مەبەستێک ینی بڕوونەکەمەوە تقریبا لەوانەیە بە ئاسی ئەوەی کە لە مصلحی سیاسی پێوترێ حافت لە هاویە ینی کێشەکانی لەگەڵ یەکێتیە گەیاندۆتە اینە کە مەجای تەفاهماتیان نێشتۆ من ناڵێم یەکێتیش مجاری هێشتۆ یاکێتی بەری بێخەتایە لەم مۆزوعانە بەڵام لە ڕاستیدا نەیشارینەوە لەوانەیە لەم تەلەڤیزۆنیش وازەحتر بیڵێم مەلەفە ئاساسیەکان بەدەستی پارتیۆ بەدەستی یەکێتیوە نییە تقریبا یەکێتیش ئێستا وەکو لایەنە بچووکەکانی تری لاتۆ ینی سیاسەتی نێودەوڵەتی هەرێم سیاسەتی ئەقلیمی و سیاسەتی عێراقی بەدەستی ئەوە مەلەفە گرنگە ئابوووریەکانی بەدەستی پارتیەوەی ئەمە خاڵە گرنگەکەیە جا ئەوەی کە ئێستا گرنگە بۆ نمونە پارتی لەگەڵ بەغدا ئەبینین وەزعەکەی ئاڵۆز کردووە ینی ئێستا ئەمڕۆ بۆ نمونە سەرۆکۆزیان ئەڵێ نەعتراف بە سۆمۆکەین کە سۆمۆیەکێک لە دام دەستگا زۆر گرنگەکان ینی شریانی حیاتی اقتصادی عێراقیە و نەعتراف بە محکمەی باڵاکەین محکمەی باڵاتە دوا محکمەی لە عێراقدا هەر بڕیارێک بدا قابلی طعن نییە مەگەر ئەو دەستورین بکەیت ینی تۆ لەم حاڵەتە ئەیگەیتە کناری ینی ئەزمەیەکی زۆر سەخت و خۆڵ ئەمە مەبەست لەمە چی بێت لەوانەیە بەشێکی علاقی بەوە هەبێت کە ئەم سەرکردانی کورد تقریبا وا سەریان کردووە کە بەغدا بەشێک بێت لە ئەمان وایان تەعامل کرد بەڵام ئەم خاڵم گرنگم ئاماژەی پێدەم ئەوەی شەوەیە کە بەدیوێکی تریش لەوانەیە هەنگاوێک بێبەرەوەی وردە دوورکەوتنەوە لە بەغدا بیان و بەدەستێنان بۆ ئەوی دوورکەوتە لە بەغدا ینی ئێستا چەند ڕۆژێکە باس لە کۆنفیدرالیت دەکرێت کۆنفیدرالیت معلومە کە لە بینی ئەقالیمە نابێت کۆنفیدرالیت لە بینی دەوڵەتەکان ناکرێت کێناڵی ئێستا سیناریۆیەک نییە لە هەرێمی کوردستانە و پارتی کاری لەسەر ناکات طبعا وەک باسم کردی یەکێتی بەداخۆ لە هەمیشی ئەحداسەکانە بەڵام پارتی کار بۆ ئەوە ناکات ئەزمەکان لەگەڵ بەغدا بگەێنێتە حەدێک کە حەدی عەرەبەڵێ لا عەودە ینی نەگەڕانەوە بۆ ئینەکان چکە تۆ محکمەی عولیا و دام و دەستگاکانت هین کرد من ئەو پرسیارە بکەم کە عەدنان ببورە هەم بە دیوی عێراق هەم بە دیوی یەکێتیە هەنگاوەکانی پارتی بۆ ئیتیجا هەیە ینی جا لە قوتەوە دێ یاخود ئەوێ خۆی یەکلاکاتەوە ینی سەخ بەستوی پێوە دیارە ئەو کۆی بەڕێز دەڵی نەگەڕانەوەی پێوە دیارە بۆ هەنگاوەکانی پێشووتر ئەمە بۆنی چی لەکرێ یاخود وەکو چاوەڕوانی چی لەکرێت بە دوو ئاراسی ینی بۆ وازح بین من نامەوێت وەکو بەڕێزانە فاڵ بگرمەوە و نییە بکەم بەڵام وەکو تەحلیلی سیاسی ینی دیارە پێشەوەی هەر تەحلیلێ بکەیت واردە لەگەڵ بەغدا جارێکی تر ئەم سڵح و سەفایەوانە بێتەوە لەگەڵ یەکێتیا بکرێتەوە چکە بینیمانە هەمیشە بینیمانەکە گەیشتۆتە بنبەستێکیەوەی کە پێوترێن بەڵێ ئەگەڕێنەوە جارێکی ترەوەکەن ئەو واردە بەڵام بە دیوەکەی تردا من ئەوەی کە ئیبینم دوو خاڵی گرنگە خاڵێکیەوەیە کە تقریبا منتیقی سلێمانی ئێستا بۆ بەبار بەسەر پارتیەوە و پارتی زۆر مهتەمی ئەم منتیقەیە نییە هەچەند هەوڵی دا و چەند هەوڵ عینی کرد نەیتوانێت منتیقی بقاتە ژێر ڕکێف و باڵادەستی خۆی بەتایبەت ئەم سەرۆکۆزیرانی ئێستاکە کە زۆرتر نەزعەیەکی تەسەڵڵوتی ئەمنی ئەوانەی هەیە نەیتوانی ئەو هەژمونەی خۆی کە لە هەولێرا هەیە و لە منتیقانتر هەیە فەرزی کاتە سەر ئەم منتیقانە ئەمە ینی شکست لەوەی کە سلێمانی بخەنە ژێر حکوومەتینەوە بەجیالەوەی کە پۆستی باشی پێدراوە و سەرۆکی پەرلەمان لە یەکێتیە و سەرۆک جێگەر ئەمە دیوەکەی تریشەوەیە پەیوەندیە ئابوووریەکانی هەرێم خۆی خصوص ژێر کۆمەڵەیە عقد و عقودی نەوتی و خەریکی غازی و ئەمانەیە و بەشێکی گرنگیشی لەگەڵ تورکیا کرێت ئێستا لێدانی قوانی کۆنفیدرالی کە وەک باسم کرد وازە کۆنفیدرالی لە بینی هەرێم و دەوڵەتەکانە ناکرێت کۆنفیدرالی لە بینی دەوڵەتێکی سربەخوا ناکرێت ینی هەرێم واردە ئەو دیوەی هەرێم یانلانی کەم و دیوەی کە بەدەستی پارتیەوەیە کار بۆ بکات ئەزمەکانی لەگەڵ بەغدا بگاتە مەرحەلەیە کە نتوان بگەن بەنەتیجە ئەلانی جیابوونەوە بکات یعنی ناچاریش بێت جابێتەوە ینی وای لێبێت ناچار بێت و ڕێیەکی عامیش دروست ببێت چ لە کوردستان و چ لە دەوروبەریشە و دواتر کە بوو بە هەرێمێکی سربەخۆیانی گەیشتە قۆناغی دەوڵەتی سربەخۆ ئەو کاتە بیر لە کۆنفیدرالی بکاتەوە لەوانەیە مهەیەترینش دەوڵەتێک کە ئێستا کۆنفیدرالی لەگەڵا بکرێت بە حکمی ئەو عقودانەی کە هەیە ئەوانێت دەوڵەتی تورکیا بێت ینی بۆ ئیتیجا هەڕۆ من هەستەکەمەوە بەشێک ئەو وەختە مەسەلەن جێهێشتنی ناوچەی سلێمانی و مەسەلەن ئەو وەختە نابێت دوو هەرێمیان دوو خۆی دوو هەرێمە هەیە مەسەلەن لای یەکێتی کە عەدنان بەڕێز دۆخ چاودێری و سیاست مەدارێک مەسەلەن نەبینی کە یەکێتی قەرارەکانی زیاتر ڕۆ بەغدایە لەگەڵ بەغدا ڕێکەوی غاز لەگەڵ بەغدا فرۆشینەوە لەگەڵ بەغدا فرۆشین باشترن ڕێگە حتا لە زاری جێگری سەرۆکی حکوومەتەوە کاخوبات وا ئەڵێ حەز ناکەی ئەمە
ئاراستەی جیا ئەو بەرەوە ئەم قەرەوە بەرەو بەڵێ بەدڵنیایەوە کاتی خۆشی چۆن ئەم شاری ئێمە مسلێمانی ئێمە ساڵانێکی دوور درێژ لە بینی دەوڵەتی عوسمانی و لە بینی دەوڵەتی سەفی ئەم سەر و سریانە کرد و پاشاکانی ئەوەی کە پێیان وترا پاشا ئەوانیانە کرد لە ئێستاشدا ئەم دوو هەرێمە کە بەناو بەڕسمیە هەرێمە لە بینی نفوزی ئێران و نفوزی تورکیا نەکات یعنی ئێسایەتی کە لەگەڵ بەغدا و لەگەڵ بەشێک لایەنەکانی عێراقدا ئەوەیە بەشێکی علاقی بە فشاری ئێرانەوە هەیە چونکە ئێران ڕۆڵێکی گرنگی لە داڕشتنی سیاسەتی ئەم منتیقەیە و تورکیاش حتمما ڕۆڵێکی گرنگی لە داڕشتنی سیاسەتی ئەوێ هەیە یعنی لە ئێستادا من ناتوانم خوا نەخواستە ناتوانم بڵێم وڵا نەیەکێتی نەپارتی هیچ ڕۆحێکی نیشتیمانیان نییە یان داش چۆڕاون لە نیشتیمان پەروەری و نازە نا لەوانێ بتوانم بڵێم ئەمە ئیجتیهادی خۆیانە و تێگەیشتنی خۆیانە و بەرژەوەندەکانیانە و فشارەکانە کە لەسریان نەکرێت بەڵام ئەم دوو هێزە لە ئێستادا ئەوەندە لە خەمی مؤسساتی دەرەکین ئەوەندە لە خەمی ئینی ناوخۆنین ینی ئێستا دەرفەتێکی زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان کە حکوومەتێکی بەهێز و بەقوتی یادا دروست بکرێت و کێشەکانیش بەرەو چارەسەرکردن لە بەرەوەی جەنابی باس کرد عێراق بەرەو باشترە ڕات وەز ئێمە شتاتێک بەرەودار ڕوخانە ڕات ئێمە کاتنان ئێمە بینەوە سەر هەرێمی کوردستان فەڕەنساش گرنگە بۆ ئێمە دۆستی کورد بۆ لە شەڕی داعش کەواتە بەپێی تەجروبەی سیاسی و بەپێی خوێندنەوەی سیاسی بەڕێستان کام ئیتیزاها بۆ ئایندەی هەرێمی کوردستان سەرکەوتووە بێ بە تایبەتی بەڕێز دەزانی کە وڵاتی ئەقلیمیەکان ڕۆڵێکی کاریگەریان هەیە لەسەر عراق و هەرێمی کوردستانیش بە تایبەتی و ئێران بە تایبەتی کە ئەو ماوەیە تەداخلاتەکانی زۆر دیار و ئاشکرا ئەزای کاکزانە ئێمە لە چوارچەوەی دەستورە بەشێکین لە عێراق و ئەوەی کەمان بەسێتەوە بە عێراق دەستورە و کۆمەڵی بەندەکانی دەستورە و مێژوویەکشە و بەقاچی خۆشمان ڕۆشتێت ناوم دەوڵەتی عێراقەوە ئەوتە شەڕی گەورەمان بۆ سەر و کۆمارەوە بۆ پۆستەکانەوە بۆ ئەوانەیە ئەمە بەشێک لە ناوچە جێناکۆکەمان ئێستا لە جێناکۆکی دەرچووە بۆ بەشێک لە عێراقیانی عێراق گرتوویەتی و داگیری کردو ئەوانەی کردووە تۆ چۆن تەعامل لەگەڵ ئەمانەکەی لەگەڵ ئەمانەگەیتە قەتیعا یان لەگەڵ ئەمانە هەوڵی چارەسەرکردووانە دێن ئەم حکوومەتی ئێستاکە و ئەم سەرۆک وەزیرانی ئێستاکە هیچ هەنگاوێکی جدی نییە بۆ چارەسەرکردنی ئەو مۆزوعانە و بەشێکی گرنگ لە تاوانەکانە خاتە ئەستۆی عێراق من ناتوانم بڵێم عێراق تاوانبار نییە لە زۆرشتا عێراق هێشتا بە عەقڵەتی مرکزی شەکە شۆڤینێت لە بەغدا ئەکید هەیە بەرامبەر بە قەزێ تێنەگەیشتن بۆ مافەکانی خەڵکی کوردستان هەیە کەم تا زۆر بەڵام بەشێکی شێکی تریش هەیە پێوترێت مؤسساتی دەوڵەتی لە عێراق کە هەیە پەرلەمانی هەیە عێراق محکەمەی باڵای هەیە دەستگای هەیە کوردیش بەشدارە تێدا شەڕیشەکە بۆ پۆستەکانی لە بەغدا کەواتە تۆ تا ئەو کاتی لە عێراقای ئەبێ بیر لەو مؤسساتانە بکەیت و کێشەکان چارەسەرکرد ئێستا هەستێکی قەتیعەیەک دابڕانێک خەریکە دروستە بێت دیوارێکی گەورە لە بینی هەرێم و بەغدا دروستە بێت ئەمە عێراق لە ئێستا خۆی لە قەیرانی حکومڕانیەوانەیە بەڵام ئەم قەیرانە چارەسەر بکرێت و لایەنە شیعەکان لەگەڵ یەکە سڵح بکەن بە کۆی لایەنە سونیەکان ئێستا خەریکە نزیکە بن لێکەوە کورچیەکە لەو کاتە من بۆیە پێم وایە لایەنی کوردی بەشێک لە لایەنی کوردی لە ئێستادا بیر لەو ئەوانەکردەوە ئەمەش دابڕانێکی گەورە بێ لە هەرێمی کوردستاندا چونکە بە ئەکیدی ئەم ناوچەیە لەژێر لانی کەم لەژێر نفوذ لەژێر تەسیری ئێران و بە بڕیاری ئێران حتمما ئەو بڕیاری جیابوونەوە و دوورکەوتنەوە نات ئەگەر بڕیاریشدا بۆ بە ئاراسی تورکیا نایدات واضحەوە لەم حاڵەتە هەرێمەکە ئەکیدی ئەبێتە دوو پارچەوە دابڕانیش لە هەرێمی کوردستان چۆن ئەو دابڕان لەگەڵ عێراقایە دابڕانیش لە ناو هەرێمی کوردستان حرەکەکان زیاتر لە حرەکەکانی پێشزەنجی رووسیا و ئۆکراین ناچێت بەدڵنیایەوە بۆ ئەچێت ینی ئەو تەشەنوژەیەک من خۆم لە بیرمە لەوانێت تۆ نەخێ لە من نەخێنە زیاتریش لە من گەنجتریت من لە 94 وانەشە ئەو بۆنی بژیت ئەو بۆنی دەستپێکردنی شەڕی ناوخۆ بینیەکە ئەو تەشەنوژە گەورەیەکە لە بینیەکەتی بارد طبعا ئینشاءالله قەت شەڕ نابێت لە بینیەکە بە فۆرمێکی جیاوازتر ئەو دابڕانە دروستە بێتەوە پێشمانی ئێستاکە دوو خاڵی هاوبەش لە بینی یەکێتی پارتی وەک باسم کرد واردە کار ئەو کێشەی بەغدایان چارەسەر بوو زۆر لە کێشەکانی تری ئێرە بە کونفەیەکون بەشێکی چەر وەختیە بێت لەبەرەوەی ئەم دوو وەک باسم کردم دوو هێزە منافسەکان و شەڕەکان لەسەر کۆمەڵێ بەهای مؤسساتی نییە لە هەرێمەکە یا بەهای دیموکراسی نییە بەرژەوەندەکان ئەم بەرژەوەندیانە نزیکیان نەکاتەوە بەرژەوەندەکانیش دووریان نەخاتەوە باشە کەعددان کەواتە مەسەلەن ئەگەر بێت و بەو شێوەیە بێ هەم شیعەکان مەسەلەن بۆنی ئەوە دێت یان خوێندنەوەکان بۆن کە سەرۆکی هەرێم ڕۆیشتە تورکیا سەرۆکی حکوومەت ڕۆیشتە تورکیا بە جۆرێک دانیشتن و وەکو مامەڵەیەک بوو کە وەکو بەشێک لە خۆم مامەڵی لەگەڵ کرا و ئیمارات و مەسەلەی بینینی کۆمەڵێک بابەتی وزە ئەوانە هەرێم ناباتە ناو جەنگێکەوە کۆی کە لە موشەکەکانەوە بینیمان بۆ خەستر بۆ تونتر بۆ سەختتر
پێم وانە بڕاتە ناو جەنگەوە بەڵام ئەوەیە کە ینی ئەو برادرانە باشەکەن کارێکی باشەکەن وەکەوەی کە کۆمەڵی علااقاتی بەهێزیان دروست کردووە خۆزگە و علااقاتانە لە ئاسی پارتیانە بێت لە ئاسی هەرێمی کوردستانە بێت ینی هەرێم بیتوانایە ئەو پەیوەندیە بەهێزانە لە چوارچەوەی حکوومەتێکی یەکگرتووە ئەو پەیوەندیانەی لەگەڵ خەلیجا لەگەڵ تورکیا لەگەڵ ئێرانە لەگەڵ عێراقوانە بردایەتە پێشەوە وەکو هەرێمێکی وەکو هەرێمێکی یەکگرتو وەکو هەرێمی کردو کە خاوەنی سیاسەتێکی واضح و ڕۆشن لە عینەکاندا لە ئێسادا نا ئێسادا زۆرتر ئەجندەکان ئەجندەیەکی حزبیە لە نێو پیادە ئەکرێتەوە ئەنا ئەکرێت و بۆ ئاراسەیە شەڕوات بەڵام وەک باسم کرد بەشێکی زۆر لەو تحرکاتانەوەیە کە بێهیوابوونە لە بەغدا ئەتوانێت چی بکات مەسەلەن لەم دۆخەیە وەک باسم کردێکەتی لە ئێسادا کەمتر قراری خۆی بەدەستی خۆیەتی ئەوەندەی قرارەکەی زۆرتر لە ژێر هەژمونی ئێران و بەرژەوەندەکانی ئێرانە و ئاراسەکردن چکە ئێرانیش ڕۆڵێکی گرنگی هەبوو هەم لە پاراستنی ئەم منتیقی هەم لە یەکگرتووی یەکێتی بە تایبەت لە دوا کۆنگرەوە بەشێکی گرنگ لە سیناریۆکانی ئەو وەزعی ئێساییکێتی ئێران ئەخراجی کردو ئەوی کردووە بۆیە یەکێتی مەفروض وا بوو بەشێکی گرنگ بێت و کاریگەر بێت لە حکومڕانی لە کوردستاندا و ئەو تاکڕەوەی کە ئێستا هەستی پێکرێن بواری پێ نەدرایە نەدایە بواە و ئەوەش بەهۆ بەهێزکردنی مؤسسات ینی کاری لەسەر بەهێزکردنی مؤسسات بکردایە یەکێتی ئێستاکە لە ژێر لێەوە بەشێک لەو ڕخنانی کە ئێمە کاتی خۆیمان کرد لە 2009 بۆ 2013 ینی گۆڕان بنەوە کاتە ئێمەمان کرد کە لە ئۆپۆسیۆن بنەمان کرد یەکێتی ئێستا لە ژێر لێەوە ڕخنانە ئەگرێت هەمان ئەو قەوانانە دووبارە کاتەوە کە بەرامبەر بە پارتیوانە وەکو حزبێکی مەزلوم مامەڵاکات وەکو حزبێکی پرایوسرا مامەڵاکە کامە لە دەرەنجامی چیەوە هات گەیشتە ئەمڕۆ لاوازی کەتیە من ناتوانم بڵێم بەهێزی ئەو لایەنەکەی ترە چونکە ئەو لایەنەکە مترێک ناچنی و سنوور و قەڵەمڕەوی ئیمارەتی یەکێتیەوە یەکێتیش نەیتوانێت بڕوا بەڵام لاوازی یەکێتی و بێڕوویایی یەکێتی و نەبوونی مەزری قرار و مرجعیت ناوی یەکێتیە و پەرش و بڵاوی لە قرارە یعنی یەکێتی لە ئێسادا ناوەندێکی ینی بەداخەوە بیڵێم ناوەندێکی بیرکردنەوەی وازحی نییە و ناوەندێکی نییە بۆ بڕیاری سیاسی عاتەن جاران لە مەکتەب سیاسیەکانەوە دراکە کۆمەڵێ نخبەیەکی متەفەکر و متنەزر و بەتواناوانە کاریان لەسەر کرد و ڕۆژانە متابعەتەسەکان کرد ئێستا هەست ناکەیت ینی ئەم حزب مەکتەب سیاسیەکی بۆ مانایە وانە هەبێت ینی وردە کەوتۆتە حاشی عینەکانەوە تۆ بە کەسێک چەند دڵسۆز بێت و چەند بەتوانایش بێت ناتوانێت لەم تەڵاوتمات لەم کێشە گەورانی کە لە هەرێمەکە هەیە لەو مەشاکلی گەورانە هەیە بۆ حزبێکی وەکو یەکێتیش کە لێرە منافسی هەیە و حزبی تر هەیە و خەڵکی تر پەیدا بووە و خەڵکی تر هەبووە پێشتر ینی بوونی ئۆرگان زۆر گرنگە بوونی ئۆرگانی بیرکردنەوە بوری تینگ تانک ناوی بۆ حزبێکی وەکێتی ینی بۆ بوونی ئەعلامێکی بەهێز بۆ یەکێتی بوونی دەستگای ڕۆشنبیری گرنگ بۆ یەکێتی ئەمانە هەمووی خاڵی گرنگ بوون کە بەداخۆ یەکێتی نەکنیەتی بەڵکو بیریش لە ناکاتەوە کە هەیبێت و کاری لەسەر بکات مەسەلەی غاز و وزە ئەمە کڕۆکی دابشکاریەکە نییە کاگعدنان کە لە ئایندەدا ڕوو ئەدایان چ بە ئاشتی بێت چ بە بنبەست گەیشتن بێ لەگەڵ عێراقەیە لەگەڵ بەەوە بێ کە ئاشتی لەگەڵ عێراق بڵێ بەڵام لەگەڵ هەرێمە خۆ پێش نەوت و وزەکەیش هەر دابڕانیان هەبوو ئەم دوولایەن دابڕانی ئەوە نییە لەوانەیە ئەم وڵاتە ئەگەر قەترەیەکی نەبێت لەسەر لیمیش بێت ئەم دوو حزبار کێشیان هەبێت لەسەر بەردیش بێت ئەم کێشیان ئەوانیان هەبێت چونکە لە هەندێک وڵات هەیە کە کێشە هەیە هیچی نییە هیچ سەربەرێکی نیشتیمانی نییە بەڵام مسلەی پاوانخوازی و عقڵەتی استبدادی و کۆنتترۆلکردن و قۆڕکردنەوەمانە بەشێکە لە ترکیبەی ئەم حزبانەکە ڕایان زۆر بەدمین نییە بەڵام لەگەڵ عێراق بڵێ لە عێراق پرسی غاز و نەوت ئەبێتە پرسێکی محوەری و گرنگەوەمانە چونکە عێراق بریاری خۆی داوە محکەمەی باڵا بریاریدا وزارەتی نەوت بریاری وازحە وزارەتی دارایی وازح بریارەکانی وازحە و معلومیشە کە بەشێک لە نەوتەکەی هەرێمی کوردستان بە هەدەر ئەڕات بۆ خەڵکی کوردستان نییە هەمووشمان ئەزانین بەشێکی گرنگی بۆ کۆمپانیاکان وانە ئەڕات ینی ئەمە هەمانەوە عقلەتەیە کە پێش ینی حزبی باز کاتی خۆی تامیمی کرد بۆەوەی بەشێک لە داهاتی کۆمپانیاکان بگرێتەوە بۆ خەزینەی دەوڵەتەکە دیارە بۆ حزبی بەعس و بۆ ئینی تەرخان کرد بەڵام لە ئێستاژدا بەشێکی گرنگ لە داهاتی نەوتەکان بۆ کۆمپانیاکان ئەڕات ئەمە ئەکید بەرەو دابڕانێکی گەورەمان لەگەڵ بەغدا بە لە بەرەوەی ئەم لایەنەی لە هەرێ منەوە ساڵێ من هیچ احتراف بە هیچی ئەو برێرانە ناکەمەوە ئامادە نیم وەفدێکی بچووکی نردووە لە ئاسی باڵان نییە ینی سەرۆکۆزیران نابینین بڕات لە بەغدا بڵێ ئەیجاوە ینی تۆ لە فەیسبوک و بتانی لە تویتر و پێیان بنێری بۆ بەغدا ئێ بەغدا خۆی وڵاتێکەوە بەشێکی زۆریش لە ئینەکان کلیلەکان لای ئەو هینەمان لێداخات هاتنی هەیەم ڕوبەڕووی قەیرانێکی گەورە بێتەوە بەڵام لەوانەیە ئەم قەیرانە داخواز بێت ینی داخواز بێت بۆ خۆی دروستکراوە بێ بۆی ناڵێن دروستکراوە بەڵام داخواز بێت ینی وەک باسم کرد حافی هاویەکە ئەوە بێت لەگەڵ بەغدا چەند بگەین بە قەیرانی گەورە و دابڕانی گەورە
وردە وردە ناچار بێت هەرێمەکە چونکە ارتباطاتی دۆلی هەیە عقدی هەیە و لەگەڵ کۆمپانیا دەوڵەتەکان کردوێتی ئەومانە هەرێمەکە بە دوای دەواازەی ترا بگەڕێت و دەواازەی تریشەوەی وردە وردە لە ڕووی سیاسیشە و لە ڕووی قواریش و دوورکەوێتەوە لە بەغدا ئێکعادنا هاتنی تورکیا مەسەن هەموو جارێکە پرسی بوو جە پرسی نەوت و غاز پێیا بێت تورکیا میانوێشی هەیە ئەکید هەموو ڕۆژێ بۆی داخڵی هەرێمی کوردستان بێ کە پێت وایە تورکیا تەنها مەبەستی چەند نقطەیەکی شاخاوی بێ یاخود کاتێکە بەرامبەر عراق و بەرامبەر مەسلەی وزەوەکان هەردووکێتی ئەم شاخ و هەم مەسەلە عسکەرەکەش بۆ تورکیا زۆر مهمە چونکە تورکیا خۆی بە وڵاتێکی زۆر گەورە و گرنگەوە نازانێت هێشتا بوونی تەمەڕودی عسکەریەوەمانە لای عقلەتی تورکی و دەوڵەتی تورکی قابلی قبولکردن نییە خۆی بە دەوڵەتێک زانێت کە کێشەکانی جیهان و ئەم ناوچەیە چارەسەر بکە ئێستا خۆشی جۆرێک لە مانۆڕیژ نیە بەرامبەر بەڵام بەدڵنیایشەوە ئەوی تریشی نەکەی عراق بەرامبەر بە وڵاتەکانی تری بەرامبەر بە ئێرانیش بە هەمان شێوەیە عەرزی عەزەڵاتێکەوە لە هەمان کاتیشدا فەرزکردنی ئیرادەیەکشە پێش هەڵبژاردنەکان کە لە تورکیا ڕۆدا ئەم حکوومەتە پێویستی بەوەیە کە جۆرێک لە توانا و قدرەت و حەزم و عەزم و جەزم پێشانی خەڵکی تورکیا بدات یا ناسیۆنالیستەکانی تورک بدات لە تورکیادا بۆ هەڵبژاردننی داهاتوش زۆر باشە کەواتە ئێستا ئەگەر بێت بە ڕوئایەکی بەرفراوانتر بۆ ئایندەی هەرێمی کوردستان بیر بکرێتەوە دەبێت چی بکرێت لەسەر وزە لەسەر ژیان و ژیاری خەڵک لەسەر ڕێکەوتن لەگەڵ بەغدایان خۆت ئەگەر تیزاحەکە بێ بەرەو تورکیاش بێ یاخود بەتەواوەتی ئەمە یەکلا بۆ تۆکە بێ بە دوو ئاراستە بێ خۆی ئێستا من ئەتوانم بۆ جەناب توێش توانی ڕاستەکەی بۆ من قایمەیە بکەین کە پێویستە چی بکە ئەم هەرێمە بەڵام ئەی کات نایکات ئەم هەرێمە ئامادەی ئەو شتانە نییە ئەم هەرێمە مؤسسات لە هەرێمی کوردستانە شتێکی کارتۆنیە شتێکی زیادەیە من دوو نمونەی سادت بۆ بێنمەوە لە 2014 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کراوە یاسایەکی ئەنجومەنی پارێزگاکان تقریبا پەرلەمانێکی محلیە پارێزگار و مدیر عامەکان ئەوانە هەمووی ئەو هەڵیە بژێرێت و مراقبە بۆ دەسڵاتی ئەوە لە 2010 ماوەکی تەواو بوو تا ئێستاکەوە لە 22 لە ساڵی 2022 هەر بیر ناکرێتەوە هەر باسێکیش ناکرێت لە هیچ شوێنێک و لە هیچ جێگایەکەوە تەنانەت ناڕازیەکان و ڕخنەگرەکان و نازام ئۆپۆزیسیۆنەکان وانش باسیەوە ناکەن ئەرێ خێرە ئەم ئەنجومەنی پارێزگایە نابێتەوە بۆی هەر محاسبەی پارێزگارەکەی بکات کە من پێم وایە و چەندی جار وتمە سلێمانی هەر ئەسڵ جارە پارێزگاری نییە سڵتەی تەنفیزی لە سلێمانی هەر نییە وجودی نییە باشە ینی تۆ ئەنجومەنی پارێزگایەک بەم شێوەیە ماوەکەی بەسەر چوو بێت بیان و چوو چی بووە لە 2010 هەڵبژاردن نەکەین لە 2009 نەکرێت لە 2020 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نەکرێت کە ئامادەکاریەکان بۆی چەند مانگێک زیاتر ناخێن کۆمسیۆنێکشت هەیە و یەک لەشکر مۆزەف و بوجە وانەیە هەیە ئێتر ئەم کۆمسیۆنێت بۆ ڕۆژی تەنگانەیە بۆ کام ڕۆژی تەنگانەوە پەرلەمانی کوردستانی بامان شەوە ینی تەنها پەرلەمانە لە عالەمە کە بیر لە تەمدیدکردنەوە بکات چکە تەمدید درێژکردنەوە عیبەیەکی زۆر گەورەیە عیبەیەکی زۆر گەورەیە حزبێک باسی تەمدید بکات پەرلەمانتارێک باسی تەمدید بکات چکە پەرلەمان بۆ 4 ساڵە خولەکەی خۆی دیاری کردووە بۆ 4 ساڵە 1 سعات لە دوای 4 ساڵەکە نییە چونکە تۆ حکومەت دەکرێت حکومەتی کاربەڕێکەکە بێت بەڵام بیسوودە پەرلەمانی کاربەڕێکەکە بێت پەرلەمانی یاسا دەرەکات وانە چاودێری دەسڵاتەکات کاربەڕێکەر بێت ئەتوانی یاسا دەرکات ئێتر حکمەتی ئەو پەرلەمانە چیە ئەگەر ماوەکەی خۆی درێژ بکاتەوە چکە هەرکە درێژ کردەوە بێتەمە کاربەڕێکەر لەبەر وەزعێکی تارە هەیە ئەمەش بۆ تەنها بۆ سوڵتەی تەنفیزیە بۆی هەڵبژاردن بکرێ بۆی قەیرانێک هەیە بۆی حاڵەتێکی تەواوی هەیە سەرۆک کۆمارێکی ماوە درێژکراو ئەوش بەستەنا کاربەڕێکەرە سەرۆک وەزیران کاربەڕێکەرە ناتوانێت کۆمەڵی مەهامی ئەسڵی خۆی بکە ئەی پەرلەمانی کاربەڕێکەر هەبوو لە تاریخە لە عالەمە هەیە کە پەرلەمانی کاربەڕێکەر بێت ئێتر چۆن ناتوانێت یاسا دەرکات چۆن ناتوانێت متابعەی سوڵتەی تەنفیزی بکات یعنی ئەم دوو مؤسسە گرنگە کە مؤسسەی تەشریعی و ڕۆلی گرنگیانە هەیە پەرلەمانی کوردستان سێ ئەرکی گرنگی هەموو پەرلەمانی سێ ئەرکی گرنگی یەکیان بودجێ چەند ساڵە بوو مناقشەی بودجە کراوە لە پەرلەمانی کوردستانە نییە باسی نییە هەر ئەسڵەن هەم پەرلەمانی کوردستان هەم وزارەتی دارایی دوو مؤسسەی زیادن لە مۆزوعی بودجە چکە یەکێک لە ئەرکەکانی وزارەتی دارایی مۆزوعی بودجەی ساڵانەی هەرێمەکەیە وزارەتی دارایی ئیشی ئەوە نییە کە بودجە بکاتەوە هەموو ڕۆژێ خشتێک بڵاو بکاتەوە وزارەتەکانی نەکە ئەمە ئیشی وزارەتی نییە ئەمە ئیشی مؤسسەیەکی بچووکە لە وزارەتی دارایی ئیشی ئەسڵی وزارەتی دارایی دانانی بودجەیە تەختی مالیە بۆ وڵاتە ینی هەندێک شتێک کە وەکو چۆ میوەیەک پێ ئەگایان ئەوانە هەر ناگە هەموو دۆخەکە پێ نەگەیشتە بۆی تۆ لە 92 شوێنی شتە لە 92 تا ئێساکە بڵێ ئەرە نەگەیشتووە هەر ساوایەوانە ناگات لەبەرەوەی ئیرادەیەک نییە لەبەرەوەی من باسم کرد عقلێتێک هەیە عقلەتی ئەوە نییە مؤسساتی بێ بۆشیان چۆتە سەر ینی تۆ سەرکە ئێستا ئەم قسەیەکە من یەکەم وڵی من لە بیرمە لە نەوەتەکانیش کردومەوە لە 2000ەکانیش کردومەوە لەوانەیە 5 ساڵی تریش هەرم قسانە بکرێ بڵێن لەم وڵاتە ناعتراف بە سوڵتەی تەشریعیە کرێنە سوڵتەی تەنفیزیە ئینە بۆشیان چۆتە سەر لەبەرەوەی ئۆپۆزیسیۆنێکی بەهێز و بەقووەت دروست نەبووە ناڕزایەتێکی تون نەبووە و مهمترین شتیشەوەیە کە
ئەم دوو منتیقەیە گیان ینی با بڵێن تەواصلێک نییە لە بینی ئەم منتیقە لەگەڵ ئەو منتیقەیە شێوازی حکومڕانیەکی جیاواز و شێوازێکی ئەمنی جیاواز و شێوازێکی عسکەری جیاواز مؤسسەی عسکەری خۆیە مؤسسەی عسکەری خۆیە ئەمە دابڕانێکی دروست کردو لە هەرێمەکە هەرێمێکی یەکگرتووی نەهێشتەوە لق و پۆپ ینی باڵێن ورد و خاشی کردووە لە حاڵەتی ئەم ورد و خاشیە زۆر زەحمەتە باس لە ئۆپۆزیسیۆنێکی یەکگرتووی بەهێزکەین تۆ خۆت لەبیێتە گۆڕان چەند بەهێز بوو لە منتیقە چەند لاواز بوو لە بادینان و لە منتیقەکانی تردا نەتوانین کورسیەک بێنێ لەو منتیقانە ینی ئەمە بەشێکە لە ئیشکالێتەکان کە بۆیان چۆتە سەر وە لەوانەیە بوویان کە ئەوە تا بوون منە ئەنجومی پارێزگار بە خەیاڵی کەسانایە پەرلەمان کوردستان و حکوومەتیش بەو شێوێ ناڕات بۆکو ئەوەی ئەو دەرەنجامانی ئێستا ئیبینی هەروار بۆ ئێستا مەسەلەی یاسای هەڵبژاردن یەکێکی تر لە چەق بەسۆکانی نێوان یەکێتی و پارتی ئەمە سەربەرەوچێ بیانوە ینی ئەو یاسای هەڵبژاردنەکە و کۆمسیۆنوانە هم بیانوە چکە تۆ ئەمە مەفروضوا بە لە دوای هەڵبژاردنەکە بیر لە هەنگاونان بۆ بکرێتەوە هەر ینی مانگی یەکەم دوای هەڵبژاردنەکە یا ئیشی یەکەمی پەرلەمان ئەوە بوو کە کۆمسیۆنەکە چارەسەری ماوەکەی بکات یاساکە هەر خەلەلی کتابێ چارەسەری بکات ینی لە ئێستادا ئەمانە بیانوە و دڵنیا بە ئێستا لێرەم بە بینەرانی ئاڵێم هەر ئەوەندە کێشەی بەغدا لە بین یەکێتی و پارتی بەدڵی هەردوو لایەن چارەسەر بکرێت ینی لە وەکو باس کرد بە قدرەتی قادر بەیانە بینیت پەرلەمان کۆ بێتەوە و تەمدیدی کۆمسیۆنەکە و لەوانەیە هەر بەم یاسا کۆنێژ ئەم خلێش بڕاتە ڕێوە لەوەی کێشەیەکی زۆر گەورە لە ئینەکە نییە بەڵام وەکو بیانوە فعلا یاساکە کێشەی گەورەی هەیە و ئەسڵەن لە سیستەمی نیمچە کراوەدا بەڕاستیەکەی بوونی یەک بازنە بۆ هەرێمێک کارێکی زۆر خراپە ینی هاوسەنگی منتیقەیش تێکەداتەوەمانە و بەدڵنیایەوە و کۆمسیۆنەکەیش پێویستی بە گۆڕانکاریکی ڕیشەی ئەوانەیە تۆماری دەنگدران ئەمانە هەموو ڕاستن بەڵام لە کاتێکە ڕاستن کە نەکرێت بە بەشێک لە سات و سەودا و سەفقەوەوانە و بۆ بیانوو نەبێت بۆ ینی ئەمانە نابێت بێتە بیانووی بۆ دواخستنی هەڵبژاردن هەقی بۆەوە نییە کاکە ئەمانە باید زووتر چارەسەر بکردایە تۆ ئێستا ینی ئەوە ئێستا کۆتایی مانگی چوارە مانگی دە بڕیاردراوە هەڵبژاردن بکرێت یان چەند مانگێکمان ماوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن کەس باسی هەڵبژاردن ناکە کەس باسی سەعداداتی هەڵبژاردن ناکە کەس باسی لیست ناکە کەس باسی ناکە معلم لە وڵاتەکانی تردا ساڵی پێشەوە هەموو وڵاتەکە سەرقاڵی مەشغولی هەڵبژاردن نەکەوێت لە کوردستانە بابەتێک کە قسەی لەسەر نەکرێت و مۆزوع نەبێ ئێستا هەڵبژاردنە کە قەرار وایە لە مانگی دەبکرێت کە عەدنان پرسی عێراقە مەسەلەی سەرۆکایەتیەکان و بەتایبەتیش ئەو ناکۆچی لە نێوان دوو باڵی شیعەدا هەیە سەردەکێشێ بۆچی ئەمەش دەرهاویشتەی ئەو ململانەی اقلیمیە نیە یاخود لە دوای جەژن ڕەنگە سەرداوەکان بکرێنەوە کۆمەڵی کۆبنەوەی نهێنی زانانی کاکزانە هەم حتما تاثیراتی اقلیمی تێدایە بەڵام هەمیش اشتیاداتی جیاوازی ینی بەردەوام ماڵی شیعە تێگەیشتنی جیاوازیان هەبوو بەڵام کاتی خۆی بۆ کەمکردنەوەی هەژمونی سنە و کەمکردنەوەی هەژمونی کورد بە تایبەتیش کە بە کورد ماوەیەک لە بەغدا زۆر بەهێز و بەقوت بوو ماڵی شیعە بەردەوامیەکیان نەگرتەوە بەڵام هەر بەردەوام خلافیان هەبوو بەردەوام کێشیان هەبوو بە شەڕی ناوخۆشیان هەبوو لەگەڵێکە ئەم سەدریان بەردەوام هێرش کراوەتە سەر ئێستا شەر کێشیان هەیە و بە چەک زۆر جار چارەسەرێکن من بە کورتەکەی پێم وابێ پرۆسی عێراق یا ئەوەیە کە هەمویان بەشدار بن لە کێکەکە لە خواردنی کێکە چونکە زۆر قورسە زۆر قورسە زۆر قورسە فرامۆش بکرێت زای مالیکی و ئەمانە کە لە کێکی دەسڵاتیان خواردو و ساڵانێکی درێژە و تێوە گلاون بە زۆر مەسائل و مواڵسەوانە دەوڵەت و دەوڵەدارەتی جۆرێک لە حەسانیان پێدە و بەردەوامی پرۆژەکانیان و ئەوانیان پێدا دوورکەوتنەوە لە دەوڵەت بوون بە ئۆپۆزیۆن ئەو حەسانەوە ئەو هینایان لەسەر هەڵەگرێت ئەو کاتە ڕوبەڕووی زۆر کێشە و مەشاکل بنەوە بۆیە هەموو شەڕەکان بۆیە سەمێکیان هەبێت لە دەسڵات و ئەوانە جۆرێک لە ئتمینان وەربگرن لەوەی کە ئایندەیەکی سلبی و پراوێز ناخرێن لە ناو ینی یا هەڵبژاردن ئەکرێتەوە جارێکی تر لە عێراقا ئەم پەرلەمانە فەشل دێنێت و پرۆسەیە فەشل دێنێت و یا ئەوەیە کە ئەبێ بەشدار بن پێکەوە بەشدار بن سیغەیەک بدۆزنەوە مقتەدا سەدر ئێڵێ هیچ ئاسۆیەک نییە بۆ بەشدار ئەیکەواتە و کاتە بەرەو هەڵبژاردن ڕۆ چونکە هەردوو لایەن ئەمە توانێت تعتیلی بکە هەردوو لایەن سولسی معاتلیان تایە ینی هەم ئەو دیوەکەیتر دەتوانێت وا بکە قەت پەرلەمان کۆ نەبێتەوە هەم ئەم دیوەکەیتریش دەتوانێت قەت نێڵی پەرلەمان کۆ بێتەوە خۆش بێتەوە قەت ناڵن ئەتوانن نێڵن ڕئیس وزرایەک هەڵبژێرێت هەنی کێشەکە لەسەر سەرۆکۆماریش نییە بالمناسبە ینی کورد خۆی نەقی سەغڵەت کردووە کێشەکە کێشەی عێراق لە ئێستادا علاقەی هیچ سەرۆکۆمارەوە نییە ئیشی سەرۆکۆمار لەوانەیە هەر لە هەر حاڵەتێکدا گەر ئەوان دەستیان خستە ناو دەستی یەک بەهێزە بن
کاریگەری لەسەر هەرێمی کوردستان نابێت زۆر کاریگەریە بێت زۆر کاریگەری سلبیە بێت لە بەرەوەی ئەو بڕیارانە کە دراوە محکمە داوێتێ خۆوان بیانویان هەیە ئێستا وزارەتی نەوت و ئەوانەی تر لە بەغدا خۆ وەک باسم کرد نەزعەیەکی دوژمنکارانە بەرامبەر بە هەرێم هەیە قەت ناشارێتەوە ئەمانە پاشماوەی بیانوو نەدرێ بەدەستەوە بەڵام بۆ دۆستی کوردیشەیە ینی لایەنەکانی تریش دۆستیان هەیە تەفاوماتی شێ و هەندێکیش پیان خۆشە هەرێمەکە لەگەڵ بەغدا پەیوەندیان باش بێت و ئانە بێت و هەوریشیان داوە دڵسۆزانە ئیشیان بۆ کردو بەڵام دەنگێکی شەیە کە دەنگێکی عقلەتی مرکزیانە سێری بەغدا بکات هێشتا هەرێمەکان وەکو محافظە سێری بکات لە بەغدا زۆر بەهێز و بەقوت ئێتۆ محکمە بڕیاری دابێت و مؤسسات بڕیاری دابێت و ئانە بێت بیانوویەکی گەورەی بەدەستەوەی بۆی فشارەکە زیاتر بکات لەسەر هەرێم کاتی خۆی ئەمەش نەبوو لە 2014 و 15 فشارێکیان خستە سەر هەرێمی کوردستان لە ئێستادا فشارەکان زیاترەکەن و ئەم تێگەیشتنی ئێستاش هەرێم هەیە کە هێشتا پێی وایە هەرێم بەغدا بێت ناچاری بێت و ینی جۆرێک لە غرور لە تەعاملکردن لەگەڵ بەغدا هەیە من ناڵێم وڵای بە چۆکا بێ بۆ بەغدا قەت ممکن نییە و عیبێکی زۆر گەورەیشە کەس بکەشمان بیرمان لۆ ناکات تۆ بێ بڵێ لە بیک بە بەغدا بڵێ ینی بە هەموو قسەیەکی بەغدا بڵێ ئامین نا تۆ هەرێمت هەیە بەڵام دەستورت هەیە و لە دەستورەکە مافەکانی تۆ دەستنیشان کراوە بۆ وازەحی و خەڵکی کوردستان دەنگیدا و قیادەی نخبەی سیاسی ئێمە ڕۆیشتووە کارێن بۆم دەستورە کردو ڕازی بوون لەسەرم دەستورە کەواتە تۆ ئەتوانی لە چوارچەوەی دەستورە مافەکانی هەرێم بکێ لە چوارچەوەی غرور و تعالی و ئەمان ناتوانانی مافەکانی خەڵکی کوردستان بکەین چونکە ئەویش مؤسساتی بەدەستەوەی باسم کرد لە کوردستانە مؤسسات نیە لە عێراق هەیە دام و دەستگای دۆخی دارایی عراقیش ڕۆژ بە ڕۆژ بەرەو باشی و مەسەڵەن کۆمەڵێک بابەتی مەسەلەی سلفە و کۆمەڵێک پێشینە و شدەدەن بە فەرمانبەرەکانیان لە هەرێمیش ڕۆژ بە ژیان پەکی نەکەوتوە لەوێ بڵێ ژیان پەکی نەکەوتوە لەوێ سەرباری ئەو ئەزمەی حکوومیەکە ئێستاکە هەیە ئەو دابڕانی لە ماڵی شیعایە ژیان و کاری مؤسساتی بەردەوامە گەندەڵێکی بەهێز لە عێراق هەیە بەڵام بە هەمان شێوەش ژیان و معیشەتوانە ڕۆکە زۆر لە مقارنێکی لەگەڵ بەغدا ڕاستە لەوانەیە لە ئاسی خزمەت گوزاری و گەشەکردنی شارەکانی عێراق و هەندێک شتۆ ئەوانە هەر لە زۆر ساڵانێکی دوور درێژ لە دوای هەرێمی کوردستانەوەوانەوە بەڵام لە ڕووی معیشەتی خەڵکەوە لە ڕووی ئەتمێنانی هاوڵاتیەکە بۆەوەە یعنی هەر نمونەیەکی بەسیط ئەوەی کە بەرامبەر بە خانە نشینەکرێت لەمانە بەڕاستی عارێکی زۆر گەورەیە عیبێکی زۆر گەورەیە من پێم سەیرە سەرۆکی ئەم دوو حزبە ئەم سێ حزبە لە حکم ڕانیدان ئەنجومەنی وەزیرانی ئەم سێ حزبە چۆن وجدانیان قبولەکات و چۆن شەوانە خەون کە بین ئەم پیرانە باوکیان و کەسوکاریان و خزمیان و ئەمانە بەم شێوەیە ئەم هەموو پەکەوتە و معوەقوچی و ئەوانە بەم شێوەیە معاش وەربگرن یعنی ئەمە عارێکی زۆر گەورە عیبێکی زۆر گەورەیە بەڵام مویەک لە لەشیە دەسڵاتی ناجوڵێت لە بەغدا ناڵێم شامی شەریفە بەڵام بە گشتەکەی پرۆسەی ژیان و ژیانداری مقارن ناکرێت لەگەڵ هەرێمی کوردستانە کۆی پێدراوەکان وەکو دواسەر ڕنجێک کۆی پێدراوەکان بۆ ئایندەی هەرێمی کوردستان چیمان پێڵن بەرەو باشی ڕۆیان بەرەو والله ئەوە زۆر زەحمەتە زەحمەتە ئێمە لەوانەیە وەکو ڕۆژنامەنووسێک یا وەکو چاودێرێکە توانین بڵێن معتەیاتەکان بڕێن لە ئێستادا کێشەکان زۆرن ناکۆکیەکان زۆرن لەوانەیە ئەگەر هەڵبژاردن بکرێت ترس لە هەڵبژاردن هەیە ینی لە حەزب فەرموو ترس لە هەڵبژاردن هەیە چ بۆ پارێزگا و چ ئەوانە چکە واردە ئەگەر لە هەڵبژاردن بکرێت هێزی تر بێتە پێشەوە مفاجعاتی هەڵبژاردن وەکوی لە عێراق ڕوویدا لە کوردستانیش ئەوانە وا بکات و من دڵنیام ئەگەر مفاجعاتی هەڵبژاردن نەبێت و هێزی تر دروست نەبێت ئەم دوو هێزە ناچار بکات کۆمەڵی ئیسلاحاتوانە بکەن ئەم دوو هێزە لەسەر ئەو شێوازی تەعاملکردنی خۆیان بەردەوامە بن جاتر ئەمە نازان باشە یا خراپە ئەوتر با خەڵکی کوردستان بڕێ لەسەردا زۆر سپاس بۆ بەڕێز عەدنان عوسمان و سەر و چادەری سیاسی سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردنی وە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە